بە هەموارکردنی یاسای بودجێ خولەباری دوای هەوڵەکان بۆ تۆتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم و هەروەها پلە بەرزکردنەوە و هێشتنەوەی موچەخۆران لە چاوەڕوانی و لە دڵڕاوکێدا بزانین دوایین هەوڵەکان بەکوێ گەشتووە بۆ مەبەستە ئێمە میوانداری دکتۆر ڕەعەت ڕەفعات مامۆستای زانکۆ دەکەن و بەڕێزیان ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان دەبن. دکتۆر سڵاو لێ بێبانیت باش. سڵاوی خواتان لێوی بەیانتان باش سەرچاو. بەڵێ دکتۆر دوایین هەوڵەکان بۆ تۆتینکردنی موچە هەروەها پلا بەرزکردنەوەی فەرمانبەران لەگەڵ ئەوەشدا نردنی موچە دەمەوێت دوایین هەواڵ و زەنەرەکان لە بەڕێستان وەربگرم بەکوێ گەیشتووە. بەناوی خوای گەورە و میهرەبان دیارە وەکو ئەو داوایەکەوە ئێمە لە دادگای فیدرالی کردمان سەبارەت بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی چیتر نەبێتە هەواڵی خۆش و مژدەی خۆشانەی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا لە دوای 50 ڕۆژ یانجاری وە 2 مانگ جارێک موچەی فەرمانبەران ڕادەگەیاند لیستی موچەی فەرمانبەران. سوپاس بۆ خوای گەورەکەوە دادگای فیدرالی 5 بڕیاریدا چواریان لەسەر داوای ئێمە بووکەوە چۆنیەتی بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بوو. ئەو تەوتینکردنە بەڕاستی زۆر کێشەی بنەڕەتی لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چارەسەر کرد و دەستکەوتێکی زۆر گەورە و بۆ گشت فەرمانبەران و خەڵکی هەرێمی کوردستان. بە جۆرێک ئێستا ئێمە سیر دەکەینکەوە پێشتر تەنانەت ساڵی ڕابردوو 3 مانگ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە خوراوە، بەڵام لە دوای دەرچوونی بڕیارەکەی دادگای فیدرالی سیر دەکەین مانگانە جاری وا بووکەوە لە سەرەتادا 2 مانگ موچە لەسەر یەکدرا لە ماوەی 2 هەفتەدا. ئەوەش بەڕاستی بۆ خۆشحاڵی گشت فەرمانبەران و مامۆستایانی هەرێمی کوردستان و جێگەی دڵخۆشیە کەوا ڕۆژ بە ڕۆژ پرۆسەی تەوتین لە بەرەو پێشچوون دەچێت و ڕۆژ بە ڕۆژ خاڵەکان و ئالێتەکانی میکانیزمی پرۆسەی جێبەجێکردن زیاتر جێبەجێ دەکرێن لەلایەن حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانەوە. هەرچەندە ئێمە لە سەرەتا ئەوەشمان دڵنیاییماندا فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەوا جێبەجێکردنی ئەو بڕیارە پێویستی بە کاتێک هەیە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت حکوومەتی عێراقیش لە سەرەتادا نیان دەویست بێنە ژێرباری ئەو بڕیارەی دادگای فیدرالی بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئێستا ڕۆژ بە ڕۆژ لە تەوتینی هەرێمی کوردستان تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نزیک دەبینەوە. کەواتە تۆتینەکە دکتۆر ئەوەندەی نەماوە ئەمە مژدێکی خۆش دەبێت بۆ فەرمانبەران چی دیکە وەکو بەڕێز باسی لێوە کرد هەواڵی نردنی موچە و گەیشتنی موچە نابێتە مانشێتی ڕۆژنامەکان مانشێتی تەلەڤیزیۆنەکان. خۆی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێت بە تەوقیت و ماوەکانی کەوا لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پێشکەش بە وەزارەتی دارایی عێراقی دەکات وەکو گشت وەزارەتەکانی عێراق موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین دەکرێت و ئەوە خاڵێکی زۆر گرنگکەوە لە پێش ماوەی خۆی لە پێش وادەی سەریمانجی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان لیستەکە پێشکەشکە. خاڵی دووەمەوەیەکەوە لیستەکەی پاک و بێگەرد بێت، دوور بێ لە بندیوار و دوور بێ لە وەهمی و دوور بێ لە فەرمانبەر خانەنشینی کەوا مستحق نەبن، دوور لە یاسا خانەنشین کراون یان پلیان پێدراوە. ئەوانە ڕۆژ بە ڕۆژ سیر دەکەین هەر وەکو خۆتان لە ئاگدارن گشت بینەرانیش ئاگدارە مانگانە حکوومەتی عێراقی وەزارەتی دارایی عێراقی دیوانی چاودێری عێراقی فشار دەخاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوی لیستەکانی سەبر پاک کاتەوە. ئەوەش هەموو ئامادەکاری و ئامادەسازیە بۆ بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. بۆ ئێمە دەتوانین لێرەوە ڕای بگەینکەوە تەوتینکردنی موچەی فەرمانبەران پرۆسەیەکە درێژخایانە و دەستی پێکردووە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش دەچێت و لە بەرامبەریشدا هەژماری من ئەوەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان خەڵک متمانەی پێ ناکات و حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت بە زەبری فشار و چاوسورکردنەوە و سزادانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بیسەپێنێ. ئێستا ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشەدایە تەنانەت ئەو ڕوونکردنەوەی دادگای فیدرالی نووسراوەکەیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی سەر لەبەری هەژماری منی هەڵوەشاندەوە بەوەی کەوا تەنها تەوتینکردن تایبەت نییە بەو 6 بانکەیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان دیاری کردووە، بەڵکو تایبەتە بەگشت ئەو بانکانەی کەوا 66 بانکە ناوی هێناون ئەو دادگای فیدرالی و دادگای فیدرالی ڕوونی کردوێتەوە کە لە هەر بانکێکدا فەرمانبەر ئاساییە ئازادە بۆ خۆی
هەر بانکێک هەڵبژێرێ. بەڵێ دکتۆر پێتان وایە هیچ کێشەیەکی لە دروستکردنی لیستێکی شەفافدا دروست ئەبێت؟ ئایا دروستکردنی لیستێکی شەفاف وەک ئەوەی کە عێراق داوای دەکات کارێکی ئاسان دەبێت یاخۆ بە شازە لە شوازەکان پرۆسی ڕایکردنی کاری تەوتینەکە هیچ پەک ناخات یاخۆ بە شازە لە شوازەکان ئاستەنگی بۆ دروست ناکات؟ بەڕاستی ئاستەنگ بۆ پرۆسی تەوتین زۆرن و بەڵام ڕۆژ بە ڕۆژ حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی ناچار دەکات کەەوە ئەو ئاستەنگانە نەهێڵی یان بەلای کەمی کەمی کاتەوە و شەفافکردنی لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوە ئیشی ڕۆژێک و دوو ڕۆژ و مانگێک و دوو مانگ نییە لەبەرەوەی نزیکەی 32 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەر لە یاسا خەڵک دەکاتە موچەخۆر و خەڵک خانەنشین دەکا و موچەی ناشایستە دەدرێتە خەڵکانێکەوە لە ڕووی یاساییەوە شایستەنین پێیان بدرێ و پێیان بەخشرێ ئەوەش بەڕاستی تەنانەت زۆر جاران سیر دەکەین خەڵکی غەیری عێراقیش جنسی عێراقییان نییە ئەوانە موچە لە لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەردەگرن و خەڵکێکی بندیواری زۆر هەیە کەوا موچەکەیان بۆ گەورە بەرپرسانی هەرێمی کوردستان دەچێت لە هەردوو حزبدا و تەنانەت خەڵکی وەهمیشیان دروست کردووە بە تایبەتی لە سلکی سەربازی و ئەمنی زۆر بە ئەستەمە بتواندرێ لێک بگرێتەوە ئەو خەڵکانی کەوا فەرمانبەر و موچەخۆری ڕاستەقینەن لەگەڵ ئەو موچەخۆرە وەهمیانە بۆیە ئەوە پێویستی بکاتە بەڵام خۆشبەختانە ڕۆژ بە ڕۆژ حکوومەتی هەرێمی کوردستان دەچێتە ژێرباری داواکانی حکوومەتی عێراق و وەزارەتی دارایی و دیوانی چاودێری عێراقی و ڕۆژ بە ڕۆژ سیر دەکەین کەوا پرۆسەکە بەرەو پێش دەچێت و تەنانەت پێشتر کەوا تەنانەت نەک حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانتارانی حکوومەتی هەرێمی کوردستان تەنان وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش تەنان نیان دەزانین ژمارەی سلکی سەربازی و ئەمنی چەندە ئێستا تەنانەت بە ناوی چواری و ناوی داویتیشیان دەنێرن بۆ عێراق ئەوە بەڕاستی دەستکەوتێکی زۆر گەورەیە و خانە نشینانی زۆر و خۆتان ئاگدارن 10 ساڵە زوڵم و ستەمێکی زۆر گەوریان لێ دەکرێت بەوەی کەوا موچەی خانە نشینان بەرز کراوەتەوە و غەلای مەعیشیان دراوەتێ و کەمترین موچەی خانە نشین لە عێراقدا 600,000 ئەکەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی سەیەکی ئەو موچەی دەدرێت 220,000 و ئەوەش هەموو دەستکەوتەکانی دەتوانین بڵێن پرۆسەی بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە چونکە نزیکەی 10 ساڵا و یاسایە دەرچووە بەڵام حکوومەتی هەرێمی کاری پێ نەکردووە نزیکەی ساڵێکە خانە نشینان توانێتیان کەوە دەستکەوتی بڕیارێک دەربکەن لە دادگای فیدرالیکەوە خانە نشینانی هەرێمی کوردستان هاوتای موچەکانیان هاوتەی خانە نشینانی عێراق بکرێ بەڵام ساڵێک بوو جێبەجێ نەدەکرا ئێستا بەهۆی پرۆسەی تەوتینەوە ئەوانیش سەبر موچەکانیان دەگاتە هاوتای موچەی خانە نشینانی عێراق. بەڵێ دکتۆر ئەیسەبارە با پلە بەرزکردنەوەی فەرمانبەران بڕارێکی لەو شێوازەش هەیە ئەو کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە. خۆی بەڕاستی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان سیستەمێکی زۆر گەورەیە لێیان کراوە و نزیکەی بۆ 9 ساڵ دەچێت موچەی فەرمانبەران ڕاوەستاوە پلەبەرزکردنەوەکەیان ئەوە بەڕاستی نەدەستوریە و نەیاساییە حکوومەتی هەرێمی کوردستان هەروەکو زوڵمێک و ستەمێک لە فەرمانبەرانی هەرێمی کوردستانی کردووە و ئێستاش بەڕاستی پلەبەرزکردنەوە زۆر کەس بە هەڵە چووەکەوە لە دەست حکوومەتی عێراقیە نەخێر لە دەست حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەرەوەی حکوومەتی هەرێم خاوەنکیانێکی سربەخۆی لە ناو عێراقا و هەرچی ئەوەی پەیوەندی بە موچەی فەرمانبەرانەوە هەبێ دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکارەکانی جێبەجێ بکە و ئێستا تەنها لە دەست حکوومەتی هەرێمە نەک تەنها پلەبەرزکردنەوە بەڵکو زیادکردنی موچەی زیندانیانی سیاسی ئەمفالکراوان شەهیدان هەروەها گرێبەستەکان بکرێتە میلاکی فەرمی هەروەها مامۆستایانی وانەبێژ بکرێن بە هەمیشەیی هەروەها دامەزراندنی سێیەکەمەکان دامەزراندنی خەریج و دەرچوانی زانکۆکانی هەرێمی کوردستان ئەوانە هەموو بەڕاستی لە ئیختیساس و لە پسپۆری حکوومەتی هەرێمی کوردستاندا بەڵام بەداخەوە وەکو وابێکەوە ئەو حکوومەتە حەزی لێ نەبێت خەڵکی هەرێمی کوردستان لە خۆشی و لە ئاوەدانی کاتە پرسیارەکە ئەمەیە دکتۆر بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی دەرنابڕێت بە جێبەجێکردنی ئەو بڕیارن تایبەتی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران کە لە ڕابردوو داوا تێگەیاند لە خەڵک تێگەاندرا بوو کەم بڕیارەکە دەستی حکوومەتی عێراقیدایە.
خۆی بەڕاستی لەوە سیرتر ئەوەیەکەوە 1 دینار لە جیرفانی حکوومەتتی هەرێمی کوردستان دەرناچێ ئەگەر هاتوو پلەبەرزکردنەوەکان بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان کرا و چەندین دەتوانین بڵێن چەندین میلیارد دیناری تر دەگاتە جیرفانی موچەخۆرانی هەرێمی کوردستان و دێتە بازاڕەکانی هەرێمی کوردستان و تەنانەت کاسبکارانش سوودمەند دەبن تەنانەت حکوومەتتی هەرێمی کوردستانش زۆر سوودمەند دەبێت بۆی کەوە ئەو بڕەپارێ زۆرە بێتە هەرێمی کوردستان بێ ئەوەی کەوا دینارێک لە جیرفانی حکوومەتتی هەرێمی کوردستانەوە دەربچێت ئێوە خۆتان ئاگادارن هەروەکو بڕیارەکەی داوامان کردوکەوە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هیچ پەیوەست نەکراوە ڕەبط نەکراوە بە تەسلیمکردنی داهاتی نەوتی و نانەوتی ناوخۆی هەرێمی کوردستان بەڵکو پەیوەست کراوە بە جێبەجێکردنی ڕێکارەکانی تەوتین کەواتە پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش ئەوە حکوومەتتی هەرێم تێدا بەرپرسیارە و ئەو نایکات و من لە چەندین لێ دوایینتر باسم کردوەکەوە حکوومەتتی هەرێمی کوردستان تووشی سادیەت بووە لەزەت و چێژ وەردەگرێتکەوە موچەخۆران و خەڵکی هەرێمی کوردستان لە ناڕەحەتی دابن لە نەهامەتی دابن و پێی ناخۆشە ئاسوودەی ئەو لەوەدایەکەوە خەڵک غەمجین بێ و خۆشی ئەو لەودایەکەوە خەڵک لە ناخۆشی دابێ بۆیە تەنها ئەو تەفسیرە دەدۆزینەوەکەوە بۆچی حکوومەتتی هەرێمی کوردستان دەست ناکات بە پلەبەرزکردنەوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ڕەعەت ڕەفعات مامۆستای زانکۆ سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بەیانی ئەمڕۆی کوردستانی لەگەڵ ئێمە هەمادەبێت.